دوانزەی خاکەلێوە ساڕۆژی داسەپانی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ئێران. سبەی هەینی دوانزەی مانگی خاکەلێوە ساڕۆژی داسەپانی ڕژیمێکە بەسەر خەڵکی ئێراندا کە بە کۆماری ئیسلامی ئێران ناو دەرکراوە. 43 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا داگیرکەرانی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بەڕێبەری خومەینی لە شانۆیەکدا لە ژێر ناوی گشتپرسی لە خەڵکی ئێران دەسەڵاتی جەهل و خورافە و سەرکوتی خۆیان بەسەر ئەم وڵاتەدا ڕەسمی کردەوە. ڕۆژی دوانزەی خاکەلێوەی ساڵی 1358 هەتاوی لە حالێکدا کە هێشتا دوو مانگ لە سەرکەوتنی ڕاپەڕینی خەڵک تێپەڕ نەببوو و جەماوەری خەڵک بە تەواوی ماهیەتی بیری کۆنەپەرستانە و ئامانجی سەرمایەداری داگیرکەرانی شۆڕشیان بۆ دەرنەکەوتبوو، دارودەستەی خومێنی بە دروشمی کۆماری ئیسلامی نەیەک وشە زیاتر و نەیەک وشە کەمتر هاتنە مەیدان تا خەڵک ناچار بکەن کە لە نێوان دوو دەنگی ئەرێیانە یەکیان هەڵبژێرن و لە ڕێگەی بەشداریکردن لەم ناو گشتپرسیەدا بە نیزامی کۆماری ئیسلامی ئەرێیان نابڵن. خومێنی بۆ بەڕێوەبردنی ئەم شانۆیە یەکجار بەپەلە بوو، لەبەر ئەوەی کە دەیزانی ئەگەر خەڵک دەرفەتیان بۆ هەڵکەوێ بە چاوی کراوەوە قەزاوەت لەسەر ماهیەتی کۆماری ئیسلامیەکەن و ئاکامی ڕێفراندۆم ئەو جۆرە نابێت کە چاوەڕوانیەکەت. پرسیارێکی فریوکارانە و وەڵامی ئەرێونا کە بۆ ئەم ڕێفراندۆمە دیاریان کردبوو بە شێوەیەک بوو کە گۆیا ئەگەر کەسێک دەنگی ئەرێ لە سندوقەکان نەخات بە مانای ئەوەیە کە لایەنگری گەڕانەوەی ڕژیمی شایە. بێگومان لە بارودۆخێکدا کە جەماوەری خەڵک گیانفیدایانە و بە شێوەی بەرین لە ڕاپەڕینی ڕووخاندنی ڕژیمی پەهلەویدا بەشداریان کردبوو، نیسبەتدانی ئەو بابەتە بۆیان مای شەرمەزاری بوو و زۆرێک لە خەڵک تەنها بە خاتری نەفرەتیان لە ڕژیمی شاو نیزامی پێشوو و بە پێچەوانەی خواستی دەرونیان بە دەسەڵاتی ئاینی و حکوومەتی مشتێک ئاخوند و کۆنەپەرست لە ڕووی ناچاریەوە و هەندێکشیان لە ڕووی خۆشباوەڕیەوە دەنگی ئەرێیان هەڵبژارد و خستیانە نێو سندوقەکانی دەنگدانەوە. هەڵبەدە و کاتێش ئەو دەستەیە لە خەڵک کە ماهیەتی دەسەڵاتی ئاینی و بە دەسەڵات گەیشتنی کۆنەپەرستانیان هاوسان لەگەڵ دەسەڵاتی دیکتاتۆری نظامی پاشایەتی دەزانی، نەتەنها ئەم ڕێفراندۆمەیان بایکۆت کرد، بەڵکو تا ئەو جێگایی کە لە توانایاندا بوو جەماوەری خەڵکیان لە بەشداریکردن لەو بەناو هەڵبژارنە دوور دەخستەوە. کارگەڕانی تازە بە دەسەڵات گەیشت و لە ڕێگەی ئەو ئیمکاناتەی کەوە چنگیان کەوتبوو و بە کەڵک وەرگرتن لەو تریبۆنانەی کە لە اختیاریاندا بوو و بە بەکارهێنانی سنەتی ئاینی باو لە ناو خەڵکدا ئاکامی بەناو گشتپرسیەکەیان بە قازانجی خۆیان و بە ناوی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیاند. پێشینەی گشت هەڵبژاردنە فەرمایشیەکانی 43 ساڵی ڕابردوو دەگەڕێتەوە بۆ وەها ڕۆژێک و لەگەڵ سەقامگیرکردنی وەها ڕۆژێک بوو کە سنەتی هەڵبژاردنی نمایشی و فەرمایشی لەم ڕژیمەدا دووپات بووەوە. دوانزەی خاکەلێوە بۆ جەماوەرێک کە لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا بەسەر دەبەن و بیرهێنەرەوەی ڕۆژانی پێشێلکردنی مافی هەڵبژاردن و دیاریکردنی چارەنووس و یەکەمین ڕۆژی سەقامگیرکردنی ڕسمی دەسەڵاتی جەهل و خورافە و یەکەمین ڕۆژی شکلگرتنی دەسەڵاتێکە کە هەم کۆنەپەرستە و هەم سەرمایەداری. ڕۆژی دوانزەی خاکەلێوە ئەگەر بۆ کۆماری ئیسلامی ڕۆژی دەستپێکی 44مین ساڵە لە دەسەڵاتی نیزامی سەرمایەداری ئیسلامی، بۆ جەماوەری خەڵک سا ڕۆژی ڕاگەیانی کۆتایی ڕۆڵی جەماوەری خەڵک لە شۆڕشێکی شکۆدار و سا ڕۆژی دەستپێکی دەسەڵاتی ڕژیمێکی کۆنەپەرست و سا ڕۆژی درێژەی تەمەنی سەرکوت سوکایەتی داسەپانی هەژاری و برسێتیە و دەستپێکی 44مین ساڵی زەوتکردنی سەرەتاییترین ئازادیە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکانە. ئەگەرچی ئەو کاتیش بەشێکی یەکجار بەرینی خەڵک لەو نمایشەی هەڵبژاردنەدا بەشداریان نەکرد، بەڵام کۆماری ئیسلامی یەکەمین ئاماری ساختەی خۆی لە پەیوەند لەگەڵ ئەو بەناو ڕێفراندۆمە ڕاگەیاند و ئیدعای کرد کە گۆیا پتر لە 98% خەڵک لە شانۆی کۆماری ئیسلامی ئەرێیان نادا بەشداریان کردووە. ئەم ئیدعای کۆماری ئیسلامی لە حاڵێکدا ڕاگەیەندرا کە خەڵکی کوردستان بە جەمعیەتی چەند ملیۆن کەسیەوە سەرەڕای ئەم فریوکاریە ئاشکرایە بە وشیاری تەواوەوە لەم ڕێفراندۆمەدا بەشداریان نەکرد و مەشروعیەتی ئەم ڕژیمەیان قبول نەکرد. ڕژیم تەنانەت شانسی ئەوەشی نەبوو کە دەکەکانی هەڵبژاردن لە کوردستان دابنێت. بۆ زۆرێک لە شوێنە دووردەستەکانی ئێران تەنانەت بەڵگەی هەڵبژاردنیش نەنێردرا. لە چەندین شوێن لەوانە ناوچەی تورکەمەن سەحرا سندوقی دەنگدانەندرا. ئەمڕۆ ملیۆنها کەس لە خەڵکی ئێران ستایشی خەڵکی کوردستان و هەموو ئەو مرۆڤانە دەکەن کە وشیارانە لە شانۆی مەشروعیەتدان بە ڕژیمی ئیسلامیدا بەشداریان نەکرد. ئەمڕۆ زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران و
بە تایبەت کرێکاران و خەڵکی زەحمەتکێش خوازیاری ڕوخانی ئەم ڕژیمەن. بەڵام بێگومان وەها خواستێک تەنها بە دووپاتبوونەوەی دیمە نەشکۆدارەکانی ئاخێزی شۆڕژگێڕانی ساڵی 1357 و ئەم جارەیان بە دەور و نەخش نواندنی وشیارانە و ڕێکخراوی چینی کرێکار و بەشداری ملیۆنی لاوان، ژنان و هەموو ستەملێکراوان لە مەیدان و بوارە جۆرا و جۆرەکاندا دێتە دی. با دەست لە ناو دەستی یەک بەستێنەکانی وەها شۆڕشێک بە ئیرادەی ملیۆنیمان بقوڵخێنین. لە ڕۆژی سەقامگیربوونی دەسەڵاتی جەنایەتکار و کۆنەپەرست و ماڵوێرانکەری کۆماری ئیسلامیدا جێگای خۆیەتی یادی هەموو ئەو کۆمونیست و شۆڕژگێڕە و پێشڕەوانە بەرز ڕابگرین کە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم دێوەزمە دژە مرۆیە و لە پێناو وەدی هاتنی ئارمانە ڕاستەقینەکانی شۆڕشی ئێران لە مەیدانی نەبەرد ویان لە زیندانەکاندا گیانیان بەخت کرد. یادی ئیلهام بەخشیان ئەمڕۆ زیاتر لە ڕابردوو لە ڕەمزی بێئەمان، نەخشەمەند، ڕێکخرا و بەردەوام دژ بە ڕژیمی ئیسلامی و نەزمی سەرمایەداری یارمەتی دەرمانە بێت.